بۆ ساڵی خوێندنی 2010-2019 زانکۆی سلێمانی یەکێک لە بەشە تازەکانی کە کردوتەوە بەشی فەلسەفە و زانستە کللتوریەکانە. ئەم بەشە یەکێکە لەو بەشێک کە بۆ شاری سلێمانی کە شاری مەڵبەندی پایتەختی ڕۆشنبیریە، یەکێکە لەو کۆلێجە گرنگانەی کە زۆربەی ئەکادمیان و ڕۆشنبیرانی ئەم شارە لە هەوڵی ئەوەدا بوون کە ئەم بەشە لە زانکۆمان بکرێتەوە و هەروەها لەبەرەوەی زانکۆی سلێمانی یەکێکە لەو زانکۆیانی کە هەموو بەشەکان یاخود هەموو ئەو بەشانەی کە لە زانکۆیە هەیە بە زانستی و مێژووی و بڵێن بە زانستی و بە زانستە مرۆڤایەتیەکان و بە کۆلێجە پزیشکیەکان و تایەتی، بۆیە ئەگەر بەشی فەلسەفە لەم بەشەدانە لەم زانکۆیانە باە هەستمان بەوە کرد کە کلێنێکەیە و ئەم ساڵ خۆشبەختانە بۆ خوێندکارانی ئەم ساڵ ئەو بەشەمان کردوتەوە و دەتوانن بە شێوەیەک تایبەت بتوانن تۆماری کۆلیجی زانستە مرۆڤایەتیەکان فۆرمی تایبەت وەرگرن بۆ ئەم بەشە.